سڵاوتان لەبێت دیارە لە ئیداری سۆرانیش هاوشەوەی شار و شارۆچکانی تر هەرێمی کوردستان و عێراق ئەمڕۆ پرۆسەی سەرژمێری دانیشتوان بەڕێوەچێتن وەکە بینین لە ئێستادا بەشێک لە کارمەندانی سەرژمێری لە ئیدارەی سۆران لێرانە ئامادەیان هەیە لە کۆمەلگای گەڵاڵن دیارەیەکێکە لەو شوێنانی کەوا بۆ ڕاگەیاندنەکانی ئیداری سۆران دیاری کراوە لە سۆران 1970 بژمێر ئەمڕۆ لە کاردا ئەبن و بۆ ماوەی 2 ڕۆژکەوە دیاری کراوە تاوەکو کاتژمێر 12 ڕۆژی پێنجشەممە بەردەوام بن و تەواوی دانیشتوانی سنوورەکە سەرژمێرەکەن من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر و بابەتەسمە لای بەڕێوەبەری ئاماری سۆران کاکە جارسونی سڵاوت لێبێتن پرۆسەکەی لەکەیەوە ئەمڕۆ لە سۆران دەست پێ کردووە چۆن بەڕێوەچێت. بله سەرەتا بەخێر بێن قۆناغی یەکەم کەوا لە 16 بۆ 19 دەستی پێکرد لەلاەن 1970 بژمێر و 550 بەڕێوەبەر و چاودێرەوە قۆناغەکە بە سەرکەوتووی تەواو بوو ئینجازمان هەتا ئێستا 1995 واتە هەموو خێزانەکان لە سەرتاسەری سنووری ئیدارە سەربەخۆی سۆران تۆمار کردن. قۆناغی دوامیش ئەوڕۆ کە 20 مانگە لە کاژێر 8 و نیوە هەموو بژمێر و بەڕێوەبەر و چاودێرەکان دەستیان بە ئیشوکارەکان کردووە ئیشوکارە تا ئێستا زۆر بە باشی بەڕێوە دەچن. کاگەژار بە حکمی ئەوەی کە بەیانی زووە ڕەنگە خەڵکێک لە خەو هەڵ نەستابێتن ئێوە تا چەند جار ئەسنەوە سەردانی و ماڵانە ئەکەن کە دەرگا لە کارمەندانیەوە ناکەنەوە. بەڵێ ئەمە 2 ڕۆژمان لە پێشە ئەمڕۆ سبەی 20 ئەمە بوو چەندین جار لە دەرگا دەدرێت تاکو و خێزانەکان دەرگاکە دەکەنەوە تا زانیارەکان پێشڕاست نەکەنەوە ئەو زانیارە نانێدرێن واتە ئەو زانیاریان لە 16 بوو 19 پڕکراونەتەوە سەرروکی خێزان و ژمارە ئەندامانی خێزان و ئەندامانی خێزان هەمویان تاکید دەکرێنەوە و وەڵامدەریش تاکید دەکرێتەوە ئەو جار زانیارەکان دەنێدرێن. مەرجە هەموو ئەندامانی خێزان لە ماڵەوە بنیان تەنها سەرۆک خێزان لە ماڵەوە بێتن. ئەمڕۆ کەوا قەدەغی هاتوچووە قەدەغی هاتوچوو بوو ئەوەیە کەەوە هەموو ئەندامانی خێزان لە ماڵەوە بەڵام ئەگەر یەکێک لە داوامی فەرمی بیت یاخود لەسەر کار بیتن کەوا بازار هەندێک لە شوێنەکان کرانەتەوە ئەوە ئاساییە. بەگشتی و پرسیارانە چین کە لە هاوڵاتیانە کرێسن بۆ ئەم قۆناغا تەنها ناوی سەرروک خێزان و ئەندامانی خێزان و ساڵی لەدایک بوونە. سپاس بۆ کاکە جارسونی بەڕێوەبەری ئاماری سۆران کە زانیاری پێداین ئەسمە لای بەڕێز کاک تەحسین سەلیم لە بەشی تەکنیکی ئاماری سۆران کاک تەحسین ئەگەر بیتێرە هیچ گرفتێکی تەکنیکی هاتۆتە پێش تاوەکو ئێستا لەلایەن تیمەکانتەوە؟ بەناوی خوا نەخێر هەتا ئێستا هیچ گرفتێکی وامان نییە ئەوەی کراوە تقریبا سەرەوەی 1970 تۆمار کرا لەو 4 ڕۆژە هیچ شتێکی ئەوەمان لە تابلێتات شوە کێشەمان نەبووە الحەمدولله. بەگشتی بەسەر چەند قەزا و ناحیەدا دابەش بوونە بژمێرەکان؟ بژمێرەکان لە سنووری ئیدارەی سۆران بە سەر 6 قەزا و 19 ناحیە دابەش بوونە کە هەر ناحیە بە شوێنی بژمێرەکەم بە گوێرەی شوێنی جوگرافی خۆیان دابەش کراون هەر کەسێک محاوەڵەمان کرد لە شوێنی دانیشتنی خۆی ئەوە بیت هەتا هاتوچووی ئەوە نەبیت بتوانانی زۆرترینی ماڵ ئەنجام بدەن. بە حکمیەوەی ئیدارەی سۆران هەندێک ناوچە هەیە کە شەبەکەی ئەنتەرنێتی لێنیە لەو ناوچانە چۆن سەردانیانەکەن و چۆن ئاماری ئەو ناوچانە و گوندانە وەرەگیرێتن؟ ئەوەی شەبەکەی نەبی قەزای مێرگە سوورە لەگە ناحیەی کانی ڕەش ئەوانیش بە ئۆفلاین ئیش دەکەن داتاکان دێن لێرە مزامنە دەکەن و دادەبەزین و بە ئۆفلاین ئیشی خۆیان دەکەن هیچ کێشێکمان نییە. جەماعەت هەر لە ڕێی تابلێتیشەوە متابعیان دەکە دەزانێت چیانەی. سەبارەت بە قەدەغەی هاتوچۆ تەنها لە نێوان شارەکانیان لە سنتەری شارەکانیش بەڕێوەچێت؟ لە سنتەری شارەکانیش هەیە بەس بە قەدەغەیەکی سنووردارە عنی قەدەغێکی 100% نییە چونکە قەدەغی هاتوچە فەرقە لەگە کەرەنتین و ئەوانە. کۆمەڵێک شت لە سوۆسیال میدیا ئەو ڕۆژێنرا پرسیاری بابەتی غەسالە و سەلازە و بابەتانە لە هاوڵاتیانە کرێ جۆرە پرسیارانە ئەکرێن یان پرسیارەکان بەگشتی چی نەگەر بۆمان باس ئەو پرسیار ئەوەی لە ئێستا دەکرێت لە توماری خێزان تەنها ناوی سەرۆک خێزانە ئەلەگە ئەندامانی خێزان و تەمەن و ڕەگەز و ناوی داکی و باپیری ئەوانی دیکە دەکەونە قۆناغی دواتر کە قۆناغی عەدە ژماردنە ئەوان لەو مەرحلە تقریبا هەر کەسێک لەسەر ئاستی تاوەکو خێزان هەتا 77 پرسیار ئاراستی دەکرێتن. لە ماوەی ئەو 2 ڕۆژە و پرسیارانە دەکرێن؟ نەخێر لە پاش 22 مانگ دەورێکمان هەیە تقریبا بۆ 5-7 ڕۆژە پاشەنگی ئەو دەست پێ دەکەنەوە بۆ ماوەی 20 ڕۆژێک دەچنەوە مەیدان جەماعەت. ئەم سەرژمێریە تا چەندە گرنگەوە هاوڵاتیان پێویستە ئامادەیان هەبێت؟ لەو سەرژمێری هەروەکو گوتمان تەوەقعاتیمان وایە ببیکتە بەدیل بە 57 بۆیە زۆر گرنگە خەڵکێکی خۆی تومارکەتن بەس ئەوەی گرنگە خۆی دووبارە تومار نەکات تەنها لە یەک جە تومار بکرد لە جێی تر تومار نەکرد خۆ
دەبیتە بەدیل بۆ 57 چونکە ئێستاش کە سەرژمێری دەکەین 57ەکە کرایتە بنەماول و خاص بوو ناوچە جێناکۆکەکان و ئەوانە. سپاس بۆ کاک تەحسین سەلیم لە بەشی تەکنیکی ئەماری سۆران. بەڵێ دوای 37 ساڵ لە ئەنجامدانی ئامار لە هەرێمی کوردستان ئەمڕۆ دوای 37 ساڵ یەکەمین جارەکەوە لە هەرێمی کوردستان بەگشتی سەرژمێری بەڕێوە ئەچێتن، بەڵام تەواوی زانیاریەکان بوون لە ئیداری سۆران نەگەڕمەوە لایەوە.